ماوەی 2 هەفتەدا بەغدا 2 موچەی فەرمانبەرانی کوردستان ڕەوانە دەکات. سڵاوتان لەبێت پشتیوانکەریمم بە یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. دوای چەندین ساڵ لە گرفتەکانی بەردەم ڕانێنەکردنی موچەی فەرمانبەران بە هەوڵی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خەریکە کێشەی موچە بە یەکجاری چارەسەر دەبێت. بەپێی زانیاریەکانی یەک باس لە ماوەی 2 هەفتەدا بەغدا 2 موچە ڕەوانە دەکات. ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی کوردستان ڕایگەیاند هەوڵی زۆر هەیە پەیوەندی نێوان هەرێم و بەغدا لە ئاستێکی باشدایەوە ڕێکەوتنی نوێ کراوە. ئەمەش بە هەوڵ و هیممەتی سەرۆک وەزیران مەسرور بارزانی بووە. سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی کوردستان ئاشکراشی کرد هەفتەی داهاتوو بەیاوەری لیژنەیەک سەردانی بەغدا دەکەین بۆ چارەسەری ڕیشەیی و ڕەوانەکردنی موچەی مانگەکانی 8 و 9 ئەم ساڵ. گوتیشی موچەی مانگی 8 هەفتەی داهاتوو ڕەوانە دەکرێت و دوای 2 هەفتە موچەی مانگی 9 فەرمانبەرانیش بەبێ گرفت ڕەوانە دەکرێت.